ماوەی 21 ساڵە ژەنیاری ئامێری پیانۆم وانێ لە تەمەنی مناڵیمەوە من خۆم دەستم کردووە بە ژەنینی ئامێری پیانۆ و لە ئێستا ماوەی 10 ساڵە من ئامێری پیانۆ ئەژەنم. لە ڕاستیە من کاتێک ئەمە سەرەتا گەڕایەوە بۆ مناڵیم کە خولێ ئامێری ژەنینی میوزیکم هەبوو و دواتر بڕێرەمە کە بچمە پەیمانگە وێنەرە جوانەکان و دواتریش چوومە کۆلێژی وێنەرە جوانەکان بۆ ئێستاش خوێندکاری ماستەرم و قۆناغیەکم لە زانکۆ. بە نزیکەی ماوەی 10 ساڵە فێرگەم هەیە و خوێندکار فێرەکەم و سەرەتا ئەو تەمەنانی کە ئاهاتن بۆ لام قۆناغی مناڵ بوون تەمەنیان مناڵ بوو بەڵام دواتر شێوازی کارکردنەکەم گۆڕی کە هەچ کەسێک کە مناڵ بێت من لێرە ناتوانم فێریکەم لە ئاکادیمیاکەم بۆ لەبەرەوەی ڕێگەیەکی تایبەتم بۆ مناڵەکان هەیە ئەویژەوەی کە خۆم ئەچمە ماڵ بۆ لای مناڵەکان بەڵام ئەوانی کە تەمەنیان سەر و 12 ساڵ هەتاوەکو بۆ نمونە 40 ساڵ من لێرە لەم ئەکادیمیان فێریانەکەم و ئەکادیمیاکەشم بە ناوی خۆمەوە ئەکادیمیای ئەژی ئەکرەمە و من ماوەی تقریبا 3 ساڵم ئەکادیمیان بە ناوی خۆمەوە کردوتەوە و ئەو تقریبا بە نزیکەی زیاتر لەم کاتەیە 50 خوێندکار سوودمەندتیایە. من ناوم مینا هەردیە 2 ساڵە مامۆستاژی بۆ یەبووم ماڵم فێری ئامێری پیانۆ بووم. ناوم نۆیا ئاکامە تەمەنم 8 ساڵە دڵخۆشم کە فێری ئامێری پیانۆ بووم. خۆی تەمەن کاریگەری نییە لەسەر فێربوون هیچ کاتێککە پێتوانی تۆ دەست پێ بکەیت بەڵام بێگومان لە تەمەنی مناڵیە لە قۆناغی مناڵیە بێت زۆر باشترە و لەگەڵ ئەوەشە ئەو کەسانی کە ئامێری میوزیکی ئەخوێنن بێگومان تۆ پێویستە کە پاڵپشتت هەبێ و یارمەتی دەرت هەبێ بۆی کە بتوانانی فێربی ئەویش ئەکەوێتەوە سەر ڕۆڵی خێزانەکە تا چەند پاڵپشتی تۆوەگە کە ئەتەوێ فێربی و تۆ پێویستە ڕۆژانە ڕاهێنام بکەی کاتێک خۆی لە ڕاستیە زۆر هەوڵما کە شتێک دۆزمەوە خوێندکارەکانم کە لەسەر ڕۆژانە ئایپاتەکان بکەن چونکە گەرمانێ و نەمانوێ ئێستا ئایپات و ئامێرە زیرەکەکان بۆ بەشێک لە ژیانی ئێمە بۆیە بیرم کردەوە کە ئاپێک دۆزمەوە کە بۆ خوێندکارەکانم بە سوود بێت لە بری زیان ئێمە ئێستا هەمان شت ئایپات و موبایل بەکارێنین بەڵام بە شێوەی سوود نەک بە شێوەی زیان بۆیە من ڕێگەیەکم بەکارێنان کە ئەویش هەر لەسەر موبایلەکەمان یا لەسەر ئایپاتەکە کە مناڵەکان کاتێک لە ماڵەوە ئەیکەن فێری شێوازی نۆتە خوێندنەوەیانەکەن بە بەردەوامی یاریەکەکەن و بەمە بێزاریش نابن و تااقەتیشان ناچێت و تەنانەت خێزانەکانیشیان پێیان خۆشە لە بریوەی کە بە شتێکی بێسوود کاتەکانیان بەسەربن بێگومان بە شتێکی بنرخ کاتێک کە کەسێک هێت بۆ لام فێری ئامێری پیانۆ بێت سەرەتا پێڵم کە ئەمە کۆرس نییە یان خولت نییە تۆ بتوانیت بە مانگێ 2-6 فێربی تۆ بێ بەردەوام بی واتە هەچ کەسێک کە ئەوێت دەست پێ بکات پێویستە چەندەها ساڵ بەردەوام بێت واتە وەک خوێندنی مەکتەب وایە وە خوێندنی زانکۆ وایە چۆن ئەتەوێت تۆ پیشەیەک هەڵبژێری بۆ خۆت و لە پیشەیەکە خۆت پسپۆڕەکەی خۆت نوێی بە پسپۆرتایە و ئەمیش بە هەمان شێوەیە پێویستە کاکە بەردەوام بیت و وازنێنیتایە هەموو ساڵێک کۆمەڵێک ژەنیار کۆکەمەوانێ لە باشەکان و کۆنسێرتیان بۆکە ئەم کۆنسێرتانە هەمیشە پاڵپشتە بن بۆ خوێندکارەکان بۆ ساڵی داهاتوو بووی کە باشتر هەوڵبن و لەم چەند ساڵی پێشوە و خۆشتان هاتوون پێشتر کە پەخشتان کردووە هەموو ساڵێ ئێمە کۆنسێرتمان کردو بۆ خوێندکارەکان و کۆنسێرتەکانیش بە شێوازی زۆر جیاواز لە هۆتێلێکی 5 ستار لە شاری سلێمانی بە ئەنجامی ئەگەێنین لەگەڵ ئەوەشە بۆ ئەم ساڵ پرۆگرامان هەیە لە چەند مانگی داهاتووە کۆنسێرتێکی زۆر گەورە بە ئەنجام بێنین بۆ کۆمەڵێک لە خوێندکارەکان و جیاواز لە کۆنسێرتەکانی دی. من ناوم میلان ڕەوەندە لە 5 ساڵی پیانۆم خوێندووە ئێستا 11 ساڵم یعنی 6 ساڵە پیانۆ دەخوێنمە بەشداریم کردووە لە کۆنسەرتی مامۆستا ئەژی و